کاتەوە کاتێکتان باش بەڕێزان من دکتۆرە زەنوەر سابر میراودەلی پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی ئافرەتان و مناڵبوون و نەزۆکی و چاودێریکردنی دووگیانی لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی من وەکو پزیشکێکی پسپۆڕی ئافرەتان باسی خانمانی دووگیانەکەن کە ئایا ئەتوانێت بەڕۆژوو بن یان نا لە مانگی ڕەمەزانی پیرۆز یان کێ ئەتوانێت بەڕۆژوو بێت وان خانمێک نابێت بەڕۆژوو بێت لە مانگی ڕەمەزانی پیرۆز. ئێمە بە شێوەیەکی گشتی زۆرتری پرسیارکە لێمان نەکرێت لەلایەن خانمان و دووگیان ئەوەیە ئایا دکتۆرە من ئەتوانم بەڕۆژوو بم لە مانگی ڕەمەزان یان نا. بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێین ئێمە دووگیانی ئەەکەین بە سێ بەشەوە سێ مانگی یەکەمی دووگیانی سێ مانگی دووەمی دووگیانی هەروە سێ مانگی سێمی دووگیانی و واتا سێ مانگی کۆتایی دووگیانی. لە سێ مانگی یەکەم ئەو خانمانەی کە ڕێژەیەکی زۆرشانەوەیان هەیە کە زۆرە هەروەها کەمخوێنێکی زۆریان هەیە یاخود نەخۆشی شەکرایان هەیە یاخود نەخۆشی بەرزی فشاری خوێنیان هەیە یاخود نەخۆشی شەکرایان هەیە یاخود نەخۆشی سستی گوچیلەکانیان هەیە ویان نەخۆشی دڵیان هەیە ئەمانە ناتوانن بەڕۆژوو بن لەبەر ئەوەی پێویستیان بە وەرگرتنی دەرمان هەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئەمەش لەوانەیە بە زیاد لە سێ جار پێویستیان پێ بێ وەربگرن لەبەر ئەوە ناتوانن بەڕۆژوو بن کاریگەری ئەبێ لەسەر خۆیان و کۆرپەکەشیان. بەڵام ئەو خانمانەی کە تەندروستیان باشە واتە ئەمشانەوە و نەخۆشیە درێژخانەکانیان یا بەڵێ بێگومان ئەتوانن بەڕۆژوو بن. لە سێ مانگی دووەمی دووگیانی کە زۆربەی کاتڕشانەوە لە ئافرەتانی دووگیان کەمە بێتەوە بەهێزی و بێتاقەتەکان ڕێژێکی بەرچاو کەمە بێتەوە بۆیە لەم سێ مانگەیە خانمان کە ئەویش لە دوای 12 هەفتەوە دەست پێ کاتە تاوەکو 24 هەفتە زۆرینەی خانمان ئەتوانن بەڕۆژوو بن کە نەخۆشی درێژخایەنیان نەبێت. هەروە لە سێ مانگی کۆتاییش بە هەمان شێوە ئەگەر هاتوو خانمەکە تەندروستی باش بێت و هیچ نەخۆشیێکی درێژخایەنی نەبێت ئەتوانێت بەڕۆژوو بێت. بۆیە داواکارم لە خانمان کە سەردانی پزیشکی پسپۆر بکەن مانگانە بە تایبەتی بۆ وەرگرتنی زانیاری هەروەها چێکردنی باری تەندروستیان بە تایبەت ئەگەر هاتوو خانمەکە دووگیان بۆ کەمخوێنێکی زۆری هەبوو ئەتوانێت کە دەرمان وەربگرێت پێش مانگی ڕەمەزانی پیرۆز. و هەروەها گرنگترین شت ئەوەیە خانمانی دووگیان پێویستە چۆن خواردن بخۆن لە کاتی مانگی ڕەمەزانی پیرۆز و ژەمەکانیان چۆن دابەش بکەن. بە شێوەیەکی گشتی هەندێک لە خانمان هەیە ئەڵێن دکتۆرە ئێمە تەنیا بەس بەربانگ نانەخۆین کە ئەوە زۆر هەڵەیە واتە 24 کاتژمێر جارێک بەڵکو پێویستە ژەمەکانی دابەش بکات واتە پێویستە هەردوو ژەمی بەربانگ و پارشێ و بخوات پاشان لە بینی ژەمەکانە دا سەوزە و میوە لە چەرەسات بخوات واتە زوو کەم بخوات. گرنگترین شت ئەوەیە لە کاتی بەربانگە پێویستە بڕێکی باش ئاو بخوات هەروەهاش لەمەنیەکان بخوات لەگەڵ پرۆتینەکان و کاربۆهایدرێت کە ئەمەش ئەبێ دابەشی بکات واتە لە سەرەتایە بۆ نمونە پەرداخێک ئاو ئەخوات یان شەربەتێکی فرێش یان شیر دواتر ئەتوانێت شۆربایەک بخوات پاشان دوای کاتژمێرێک ئەتوانێت ژەمە سەرەکیەکەی بخوات ژەمە سەرەکیەکەشی کە پێویستە بڕێکی باش پرۆتینی تیابێت لەوانە گۆشت ماسی مریشک هەروەها کاربۆهایدرێت و وەکو برنج و نان تیای بێت و بڕێکی باش لە پاقلەمەنیەکان و لە نیسک و نۆک و لۆبیا و فاسۆلیا و ئەوانەی تێدا بێت و هەروەها میوەیەکی فرێش بخوات و چەرەساتیش ئەتوانێت بخوات. پێویستە لە کاتی دووگیانی هەروەها کاتێکە بەڕۆژوون پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکەن بۆ چاودێریکردنی هەم کۆرپەکەیان هەم چاودێریکردنی خۆیان. بێگومان ئەگەر بەم شێوەیە هاتوو بەڕۆژوو بن واتە ئەو خۆراکە تەندروستیانە بخۆن ئەوە بێگومان کاریگەریەکی نەرێنی نابێت لەسەر جەستەی خۆیان و کۆرپەکەیان و ئینشاڵڵا خوای گەورە تەعەد و عیبادەتی هەموو لایەن قبوڵ بکاو هەر ئەمیشە ساغ و تەندروست باش بن. زۆر سپاسانەکەم.